پێشەنگایەکی فۆتۆگرافی لە ئێستادا بۆ دا فۆتۆگرافی یاخود بۆ دە فۆتۆگرافەری پێکاتەکانی کرکووک کراوەتەوە بێگومان پێشەنگاکە لە شاری هەولێر کراوەتەوە سەنتەری ڕۆشنبیری و تیپە هونەریەکان بێگومان لەگەڵ تیپی هونەری کەلتوری ئەندێشە پێشەنگایەکی فۆتۆگرافیان بۆ دە فۆتۆگرافەری پێکاتەکانی کەرکووک کە بێگومان پێکاتەکان کورد و عەرەب و تورکمان لە شاری هەولێر کرانەوە و بێگومان هەرێکە لە فۆتۆگرافەرەکانیش بە چەند تابلۆیەک یان بە چەند کارێک بەشداریان کرد و بێگومان هەرێکیان بە خۆیان گزارشتیان لە ژیان و لە ژن و بێگومان لە سروشتی کوردستان کردووە. سەنتەری ڕۆشنبیری و تیپە هونەریەکان بە هەمەئانگی لەگەڵ تیپی هونەری کەلتوری ئەندێشە پێشانگایەکی فۆتۆگرافی بۆ دە فۆتۆگرافەری پێکاتەکانی کەرکووک کورد و عەرەب و تورکمان لە شاری هەولێر کردەوە. هەریەکە لا فۆتۆگرافەرەکان بە چەند تابلۆیەک بەشداریان کرد و بەشێکی زۆری تابلۆکانیش گزارشتیان لە ژن و ژیان و سروشتە کرد و ژمارێکی زۆریش لە ئارەزومەندانی تابلۆ و کاری فۆتۆگرافی سەردانی پێشانگاکەیان کرد و ئامانجیش لاکردنەوەی پێشانگایەکی لەم شێوەیە ڕەخساندنی دەرفەتە بۆ دەرخستنی توانای فۆتۆگرافەران بەبێ جیاوازی. من بە پێنج تابلۆ بەشداریم کردو ئەمە پێشانگایە کراوەتەوە بۆ سەرجەم پێکاتەکانی کەرکووک کورد و عەرەب و تورکمان و کورد و ئاشووری بە پێنج تابلۆ بەشداریم کرد. تابلۆکان ژمارەیان 6 تابلۆیە دا هونەرمەند فۆتۆگرافەری هەموو سەرجەم پێکاتەکانی کەرکووک بەشداریان ئەمە یەکەم جارە لە با بڵێن پێشانگایکی ئاوا سەرجەم پێکاتەکانی کەرکووک بتوانین لە ڕووی فۆتۆگرافەرە کۆ بکەینەوە. فۆتۆکانشمان هەمووی باڵن تعبیرە لە پێکۆژیان لە کەرکووک لە سیماکانی کەرکووک باسی ئەو شتان ناکەمووی. ئامانجتان لەکردنەوەی ئەو پێشەنگای و بەشداریکردنی جەنابتان تێدا چییە؟ ئامانجەوەی ئێمە زیاتر پێکاتەکانی شاری کەرکووک بە تایبەتی ڕۆشنبیران و هونەرمەندان بینیان زیاتر خۆشتر بکەین و بینیان زیاتر ئەو پەیوەندی هەیە زیاتر بەرەو پێشی بەرین و ئاشناش بین بە کەلتوری یەکتری ینی بتوانین ئاشنا بین کەلتورەکانمان تێکەڵاو بکەین لەگەڵ یەکابل بۆی بزانین ئێمە ئەو کەلتوری ئێمە چه کەلتوری ئەوان چییە، ینی بۆ ئەوەی زیاتر شارەزابوون بە کەلتورەکان.